ساڵتان لێبێت بینەرانی پایتەخت میدیا. وا دیارە لە گوندێکی سەر بە قەزای چەمچەماڵ ئێوارەی ئەمڕۆ شەڕ و ڕوبەڕووبوون لە نێوان دوو بنەماڵە ڕوویداوە بۆ هێوە سێ کەس گیانیان لەدەستدا و کەسێکی بریندیارە بەپێی زانیاریەکان کاتژمێر 6:30 ئێوارەی ئەمڕۆ لە گوندی قاسم بەگزادەی سەر بە ناحیەی شۆڕشی قەزای چەمچەماڵ شەڕ و ڕوبەڕووبوونەوە لە نێوان دوو بنەماڵە ڕوویداوە کە کەسی یەکترینی و خزمی یەکن. هەر لە شەڕەکەدا بەپێی زانیاریە سەرەتاییەکان بەداخەوە سێ کەس گیانیان لەدەستداوە و کەسێکیش بریندارە. ئەوەی کە جێگەی باسە لە ئێستادا هێزێکی زۆری ئەمنی بەرەو گوندی قاسم بەگزادە بەڕێکەوتون تاوەکو ئەوەی دۆخەکە کۆنتڕۆڵ بکەن و کۆتایی بەو گرژی و پێکدادانە بهێنن. هەروەها تەرمی یەکێک لە کوژراوەکان لە ئێستادا گەیشتە پزیشکی دادی چەمچەماڵ وە تەرمی دوو لە کوژراوەکانی شڕەوانەی شاری سلێمانی کراون تاوەکو ئەوەی لە بەردەم پزیشکی دادی چەمچەماڵ ڕوبەڕووبوونەوە لە نێوان هەردوو بنەماڵەکە دووبارە پەرە نەسێنێ و دەست پێ نەکاتەوە. هەر بۆیە تەرمەکان بە شێوەیەکی جیاوازتر بەرەو چەمچەماڵ و دوو تەرمی تریش بەرەو سلێمانی بەڕێکراون. ئەوەی جێگەی سەرنجە دوو لە کوژراوەکان برای یەکترن و وە لە ئێستادا هێزە ئەمنیەکان گەیشتونەتە گوندی بەگزادە تاوەکو ئەوەی بە شێوەیەکی کوتوپەڕ کۆتایی بەو گرژی و پێکدادانە بێنن. ئەم گرژی و پێکدادانەش سێەم یاخود چوارەم هەواڵی ناخۆشە کە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا ئەمە چوارەم بۆ پێنجەم حاڵەتە لە پارێزگاکانی هەرێمی کوردستان ڕوویداوە لە قەزای سەید سادق و دواتر شەوی ڕابردوو لە پارێزگای کەرکووک لە گوندی قەرەتەپا لە ڕووداوێکی شەڕ و ڕوبەڕووبوونەوە سێ کەس گیانیان لەدەستدا و چوار کەس بریندار بوون. ئەم شەویش کاتژمێر 6:30 لە گوندی قاسم بەگزادە شەڕ و پێکدادان لە نێوان دوو بنەماڵە ڕوویداون کە ئامۆزای یەکترن و خزمی یەکترن بەهۆیەوە سێ کەس بەداخەوە گیانیان لەدەستداوە و کەسێکیش بریندارە و باسەوە دەکرێت برینی ئەو بریندارە سەختە و باری تەندروستی ناجێگیرە. ئەوە تەواوی ئەو زانیاریانە بوو لەبارەی تاوەکو ئێستا تەواوی ئەو زانیارە سەرەتاییانە بوون لەبارەی شەڕەکەی ئێوارەی ئەمڕۆی سنووری قەزای چەمچەماڵ. لەگەڵمان بن پاش کەمێکی تر زانیاری زیاتر دەگەڕێن وڵاتان.